موشەکەی سەرگەڕکی وەزیرانی شاری هەولێر لە سەراسی شەقامی عێراقی کاردانەوەی توندی بە دوای خۆی داهێناوە بە جۆرێک کە ڕاستەوخۆ دوای ڕووداوەکە. سەرۆکوەزیرانی عێراق لیژنێکی هاوبەشی ئەمنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنا تاکو لێکۆڵینەوەی ورد بکەن بۆ دۆزینەوەی بکرانی پشت ئەو هێرشە و بامەنجگرتنی شاری هەولێر. لیوا یەحیا ڕەسوول و تەبێژی مستەفا کازمی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند. لیژنەکە دەست بەکاربوونەوە و لە نزیکترین کات ئەنجامی لێکۆڵینەوەکانیان ئاشکرا دەکرێت. هذا أمر السيد القائد العام للقوات المسلحة، أكيد راح يكون تنسيق ما بين القيادات. ئەمە فەرمانی بەڕێز فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقە، بێگومان بە هەمەهەنگی سەرباز لە نێوان فەرماندەکانی عێراق و هەرێمی کوردستان لیژنەکە دروست بووە تا بگەین بە ئەنجامی باش لە لێکۆڵنەوەی ڕووداوی هێرشە موشەکەی سەر هەولێر. چونکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و گەلی کوردستانیش بەشێکن لە ئێمە، هەر ئازارێک بەوان بگات بە ئێمەشی دەگات، بۆیە چاوەڕوانین کە لێژنەکە بگەن بە ئەنجام و ئەنجامەکانیش بگەینن بە فەرماندەکان. وأكيد راح تكون بها نتائج وراح ترفع كل نتائج مالتها للقيادة العسكرية. گروپی سەرایە ئەولیات دەم کە گروپێکی تازەن و پێشتر ئەم گروپە نەناسراو بوونا لە بەیاننامەیەکدا هێرشەکەی سەر شاری هەولێریان لە ئەستۆگرت. لیوا تەحسین خەفاجی و تەبێژی فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان بە کوردستان 24 ڕاگەیاند. گروپی سەرایە ئەولیات دەم و چەندین گروپی تر لە دوای ڕووداوەکەی شاری هەولێر خراونتە ژێر چاودێری لە سۆشیال میدیا و سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری هەوڵگرین لە سەریان. تعلن هذه الجماعة أو تلك الجماعة نتعامل الحقيقة بكل الأدلة والبراهين. لذلك هەر گروپێک لێرە و لەوێ بیگرێتە ئەستۆ ئێمە بە دوای بەڵگەکانیان دەگەڕین. ئەم گروپەش خراوەتە ژێر چاودێری و چەندین گروپی تریش بە هەمان شێوە لە تووڕە کۆمەڵایەتیەکان باسان لە هێرش و چەند کردەوەیەکی تر کردووە. بۆیە ئێمە چاودێری ڕاگەیاندن و هەواڵکری و ئاسایش و شرۆڤەکانیش دەکەین. هەروەها چاودێری هونەریشمان هەیە و بە ئامێری تایبەت دەیکەین. هەموو ئەمانش بۆ ئەوەیە تاکو بگەین بە ئەنجامی باش. بالتأكيد كل هذه الأمور راح تطرح وتحلل، وهناك بعد النقاش أو هناك سوف تظهر كثير من الأمور الأخرى. لە دانیشتنی ئاسایی هەفتانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق مستەفا کازمی لە سەرەتای کۆبنەوەکە ئیدانەی هێرشەکەی سەرشاری هەولێری کرد و بەکردەوەیکی تیرۆریسی وەسفی کرد. هاوکات ئەوەشی ڕاگەیاند ئامانج لەو هێرشەی سەرشاری هەولێر بۆ تێکدانی سەقامگیری و کردەوەی تێکدەرانە و تێکەڵکردنی دۆسیە جیاوازەکان بووە. شوان جەباری، کوردستان 24 بەغدا.